کاتژمێر بەرەوکاتی بەربانگ دەچێت. لێرە لە نەخۆشخانەی میهرەبانی لە شاری هەولێر دیمەنەکان نیشانی ئەدەن کە ئێرە لە مانە ئاساییەکانی نەخۆشخانە دەرچووە. لێرە تەنها بۆنی تاقیم و بۆنی دەرمان نایە، بەڵکو بۆنی میهرەبانی و دەستی بەزەیی بەسەر 255 منداڵ و دایکی نازداردادێ کە ئیمڕۆ لێرە میوانی ئێمە. دەستخۆشێکی زۆر لە میهرەبانیەکەین لە ڕووی کۆمەڵایەتیەوە تا نەچیتە ناو مجتەمەعەکانی تری ئەوروپی، تا نەچیتە ناو مجتەمەعەکانی تر کە هەموو ژیان لەسەر ئەساسی مەسلحەت دروست بووە. ئەم جارە من لە دەرەوە بووم، ژن و پیاوە پێک و ئەوە بێ پارە بدا، ئەوە بێ ئەو مەسرەفکە. ئێمە ئیسلام هەمومانی کردووە بە برا و گەورەترین نزیک بوونەوە لە خوا ناندانە، بۆیە ئێستا ناندان ئاسایی بۆ تۆ ئەگینا جاران کە پێغەمبەریانە فەرمێ سەڵ سەلەم گەورەترین خێر چییە؟ ئەن تەقرأ السەلامە و تطعیم الطعام. ناندان یەکێک بۆ لە شتە جوانەکان. لێکانەوە بە زمانی بەڕۆژی دوعا دەکەم لە بۆ هەموو ئەوانەی کە پارەی خێریەکانیان هینە و دڵنیاتان دەکەینەوە کە پارەکانتان لە دەستێکی ئەمینە و خێرەکانتان ئینشاءالله دەبیتە سەدەقە جاریە و طموحمانە ومێد دەکەین ئەو خەستەخانەیە کامل ببیتە خەستەخانەی خێری. لێیە کە ئەوەی هەتاوەکو ئێستاکە نەهاتیە بانگێشتی دەکەین لە بۆ ئەو خێرە گەورەیەی پرۆژەی تەواو و کامل ئەو پرۆژەیە کە لە هەموو زانبوو لە هەموو ڕووەکانەوە بەڕاستی بە کاملی بی. پرۆژەی نەخۆشخانەی میهرەبانی بەس نەخۆشخانە و چارەسەرکردنی بابرێن ئاسایی تەندروستی خەڵکی نییە، لەوانەیە چارەسەری دەرونیشی تێدابی، لەوانەیە هیوا بەخشینیشی تێدایی بەڕاستی. ئەمە لە نەخۆشخانەی میهرەبانی ئەو ساڵ هەستاین بە بەربانگکردنەوەی نزیکەی 2802 یەتیم بێباوکی نازدار لەسەر 11 ڕۆژدا بەشکراینە. هەر ڕۆژەی تقریباً 255 بەسەرەوە بابرێن ئەندامی ئەو خێزانێک کە مەشمول دێنێ ئێرە. چیرۆکی میهرەبانی لێرە کۆتایی نایەت. هەر پشکێکی خێری کە تۆ دەیکڕیت دەبێت هۆی بەردەوامبوونی ئەم زەردەخەنانە. تۆش دەتوانیت ببیتە خاوەن پشک و ناوی خۆت لە لیستی خێرخوازی ئەم کارە مرۆیەدا بنووسیت. میهرەبانی ئەو شوێنەیە کە زانستی ویژدان پێکەوە کار دەکەن لە پێناو مرۆڤایەتیدا. تۆش وەرە و پشکی خێری خۆت بەدەست بێنە بە ئەم کاروانە ڕانەوەستێت. میهرەبانی دڵسۆزی و لێزانی.